چوارەمین سیمپۆزیۆمی سلێمانی بۆ شێوەکاران لە ئێستاە ئامادەسازی ئەکات بۆ ئەوەی کە بتوانن لە دوای 4 ڕۆژ کارکردن جوانترین و باشترینەکان پێشکەش بە ئامادەبووان و بەبینەرەکانی خۆیان بکەن. بە خۆشحاڵی و لە ئێستاە 34 پیکەرساز و هەروەها تابلۆکێش و وێنەکێش لە 10 وڵاتی جیاوازەوە توانیوانە بەشداری لەم سیمپۆزیۆمەیە بکەن و بۆ ماوەی 4 ڕۆژ کە دوێنێ ڕۆژی شەممە دەستی پێکرد بۆ ماوەی 4 ڕۆژ ئەم هونەرمەندانە لە نێوەیەکێک لە هۆڵە تایبەتەکان لە نێو کارگی کللتورا کارەکەن و کارە هونەریەکانی خۆیان بە ئەنجام ئەگەێنن دواتر دەرەنجامەکەشی لە نێو هۆڵی نیشتیمانی ئەم نەسوورەکە لە دوای 4 ڕۆژ کارکردنەکەەوە پێشکەش بە ئامادەبوانی خۆیانەکەن. هاوکارمان کوردستان بڕگەیەکی لەم بارەوە ئامادە کردووە، پێکەوە بینەریەبین. ئازیزان خۆشەویستان سڵاوتان لێبێ، من لە کارگەی کللتوریم لە شاری سلێمانی لێرە چوارەمین سمپۆزیۆمی شێوەکارانی شاری سلێمانی هەیە با بەشداری دەوڵات شێوەکاران لێرە سەرقاڵی کارەکانیانن. بێگومان ئەم سمپۆزیۆمە بۆ ماوەی 4 ڕۆژە خەیانێت لە ڕۆژی شەمەوە دەستی پێکرد و ئەمڕۆ دۆم ڕۆژی سمپۆزیۆمەکەیە. شێوەکاران ئێستا لێرە سەرقاڵی کارەکانیانن. شێوەکارێکم لەگەڵا کاک مەریوان کە ئێستا سەرقاڵی کارکردنە. کاک مەریوان سڵاوت لێبێ. زۆر سپاس. باسێکی کورتی سمپۆزیۆمەکەم بکە چۆن کۆبوونەوە لێرە. بەخێر بن، زۆر سپاس بۆ ئێوە. بەڕاستی کۆبوونەوەی ئەم سمپۆزیۆمە دیارە بە هەوڵ و کۆشی هاوڕێیان ئاشناخان لەگەڵ کاک بەختیار سەعید کە ماوەی 3-4 مانگە خەریکن توانیان ئەم کۆبوونەوەیە دروستکەن. دروستبوونەکەشی لەبەرەوەی کە لە سەرەتایە بەڕاستی ساڵی 2014 هەر بە هەوڵی ئاشناخان و کاک بەختیار ئەم سیمپۆزیۆمیان ئەنجام دابوو. بیرۆکەکەش لەوە هاو کە جارێکی تر لە 2022 سیمپۆزیۆمی 2022 بکەن. خۆشبەختانە بەڕاستی لە ڕێگای ئاشناخانەوە کۆمەڵی هونەرمەند لە سوید هەم لە ڕێگای کاک بەختیار هونەرمەندانی سلێمانی و بەشدار بوون. لە ئەڵمانیا 2 هونەرمەند بێتا لەگەڵ وەلید، لە سوید 6 هونەرمەند، لە بەریتانیا من و کاگامان چاتینەوە، کاک دڵشاد لە فەڕەنسا، کاک گوشار لە هۆڵندا، لە عەمان سەڵتەنەی عەمان، لە قەتار. ئەمە بەڕاستی ئەگەر بڵێم ئاهەنگێکی زۆر خۆشە، ینی ئەم کۆمەڵە خەڵکە کە لێرە هەمووی بەیەکەوە ئەم هەموو هونەرمەندە. ئەگەر باسێک لە کارەکانی تۆ بکەم بە چی بەشداریت کردووە؟ دوو کار ئەبینم لە پشتی تۆوە کە دوو کاری جیاوازن، وایە؟ هەردوو کارەکەم بەڵێ من لێرە دەستم پێکرد. ماوەیەکی زۆرە من لە بابلین بە حکمەوەی کە زۆر نزیکم لە کاری دڵکاریەمانە کەمتر ئەچم بەلای ڕسمی سەر کەنڤاس ڕسمەکەم، بەڵام بە شێوەیەکی کە بەڵام خۆشبەختانە لێرە دەستم کردەوە بەم ئیشانە. هەردوو ئیشەکەشم لەسەر زیاتر گەڕانەوە بۆ چۆنەڵی نیشتیمان، بۆ دایما ئەو شتانە لە خەیاڵمای کە ئیش بکەم. حەزەکەم زۆر با بڵین ئیشەکانم پەیوەست بێ بە ئەو بیرۆکەیەوە. ئەو بیرۆکەی کە لە خەیاڵی خۆتیان کە لە مێشکی خۆتە بۆ بەشداری پێکردن سمپۆزیۆمەکە و بەشداریکردن لەگەڵ ئەمان بیرۆکەکەی تۆ ئەگۆڕێت؟ 100% هەندێک جار کاریگەری هەیە، بەڵام ئەگەر تۆ خۆت بە و چۆنڵی ئامادەکاریەوە بیتە پێشەوە لەو بڕوایم کە تۆ ئەوە با بڵین وەکو چۆنڵی بەرنامە ڕێژێک کردووە پێشوەخە دەڵێ منە ڕۆمە بۆ فلان شوێن ئیژەکەم ئیشی چکە اینێکە بۆ دانراوە، بڵین بەرنامەیەکە بۆ دانراوە لە ماوەی 3 ڕۆژە ئیشەکانت بکە. من بۆ خۆم پلانێکم هەبوو بۆ ئیشکردنەکەم، بەس کە هاتمە ئێرە بەڕاستی هەندێک شت گۆڕا، یعنی چۆنڵی
ئەوە نەبوو کە خۆم 100% ئەمە بێ لەبەرەوەی جەوەکە و شوێنەکە دوایەوە سەرقاڵەکەش لەگەڵیا ئەبێت زۆر کاتەکان ئاگاداری خۆبی زوو ئیشەکانت چکە کاتی ئێمە وەزانە هەمی سێ ڕۆژ بۆ ئیشکردنە 2 ڕۆژیش بۆ پێشانگاکەیە چکە لە کۆتایە ئەمە بێتە پێشانگایە تاکید کاریگەری هەیە بەڵام کەوتۆتە سەر هونەرمەندەکەش ینی هەیە ستایلێکی هەیە بەڕاستی کە ئیشی لەسەرەکات گوێی پێنا بەس من بەڕاستی بۆ هەموو پرۆژەیەکی خۆم داچێت بەرنامە ڕێژەیەکمە بێ. Hello, I'm Beate Krempe. I'm coming from Germany. I'm coming close to Düsseldorf. سڵاو، من ناوم بێئانا کێمپا لە نزیک دۆسڵدۆڤەوە هاتووم لە ئەڵمانیا بۆ یەکەمین جارە دێم بۆ ئێرە. هاوڕێ و هاوپیشە وەلید ئیبراهیم پێم وایە ئەمڕۆ دێت و بەشدارە بێت لەگەڵمان. ئەو کوردە و لە سووریاوە دێت و زۆر باسی کوردستان و خەڵکەکەی کردووە و ژمارێکی زۆر خەڵکی کوردستانی بینیوە لێرە لە کوردستان. ئێستا من لەگەڵ ژمارێکی زۆر لە کەسی باش لە شارە جوانەکەی سلێمانیم. بەتایبەتیش لەم شوێنە دەگەڕێم و ژمارێکی زۆر وێناگرم. لە هەمان کاتیشدا خواردنی خۆشە خۆین. گفتوگۆ لەگەڵ ژمارێکی زۆر لە هونەرمەندانەکەین کە لە هەموو ناوچەکانی جیهانەوە هاتوون و بەڕاستی دڵخۆشم کە لێرەم. They are coming from all over the world. It was fantastic. So I'm really happy to be here. I have a special technique. I need paper and من بە شێواز و تەکنیکی جیاوازکارەکەم. پێویستم بە پەڕە و کۆمەڵێکشتی تر هەیە و پێکەوە کۆیانەکەمەوە. کاتێک دێمە ئێرە سەیری دەوروبەرمەکەم. وێناگرم و سەیری زەویەکاکەم. بزانم چی دەدۆزمە و سوودی لەوەرەگرم. دواتریش بیرۆکەکانم بۆ دێت.